بەیانیت باش. ئەو نا بیتاقەیەکی باشە بۆم بەیانیە. بەڵام چارەسەر دەکرێت. خوا لەگەڵ چیری منە ڕۆمە دەرەوە. ئەو نەخێر شیلی. ببوورە ئێوە هاوڕێکەمیتان دیوە؟ سپاس. چێلێ تۆ چی دەکەی؟ ئەمە چی لەبارەی ئەمەوە؟ ئۆ نا هەرگیز من مەبەستم ئەوە نییە. من مەبەستم ئەمەیە. ئەها سەیری کە من دانێش تازەم بکڕی. ئێستاش دەتوانین چاک بکەینەوە.